دوجار دەوڵەتی عێراق لە ڕێی دەسەڵاتدارانی بەغداوە ئەنفال و قڕکردنی کوردیان لە ڕێی دادگای فیدراالیەوە ڕاگەیان. سەدام حوسێن بە هەموو جەوەرەوتی خۆی ڕبع ملیۆنێک کوردی کوشت لە ئەنفال و کیمیاباران، بەڵام ئێستا دەسەڵاتدارانی بەغدا دەڵێن دەبێت تەواوی کورد لە ناو بچێ، لە منداڵێکی شیرەخۆرەوە هەتا پیرێژن و پیرەمێردی تەمەەن 100 ساڵە، یان دەبێ بە کۆیلەتی ڕازی بن یان تەواوی خەڵکی کوردستان لە برسان دەکوژین. ئەی ئەگەرەکانی بەردەم خەڵکی کوردستان چییە؟ ئەم بڕیارە بە تەنها دژی حکوومەتی هەرێمی کوردستان نییە، دژی تاک بە تاکی کوردەواتە لە عێراق کوردبوونیان قبول نییە. ئێمە لەگەڵ میوانەکەمان پرسی زیاتر قسەی زیاتر دەکەین کە داخۆ ئەگەرەکانی بەردەم کورد ئەو جا حکوومەتی هەرێمی کوردستان چین. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لا شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. عێراق بۆ خۆت دەزانیت ڕووی ڕاستەقینەی داگیرکاری و شۆڤێنێتی و دژە کوردی خۆی ڕاگەیاند. ئایا ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن پشت بە خۆتان ببەستن لە دابینکردنی موچەی خەڵکی کوردستان؟ بۆ خۆ دەزانی ئەم هەنگاوانە لە 2014 تا ئێستاش بەردەوام بووە. سەڵاو لە بەڕێست و بینەرانی کوردستان 24. ئێمە بەداخەوە لە بەنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاماژەمان کرد کە ئەم بڕیارێکی دژمنکاری لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان دەرکراوە بەداخەوە و پێویستە هەموو لایەنەکان کە بەشێک لە بەرپرسیارەتی هەڵدەگرن لەم چوارچێوەیەدا و خەڵکی هەرێمی کوردستانیش دەزانێت کە حکوومەتی هەرێم بە هەموو توانەیەکەوە و بەنیەتێکی جددی و تایبەت لە دوایین سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا بە سەرۆکایەتی بەڕێز کاک مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەشتنە چەند لە یەکتێگەشتێکی باش لە چەند بابەتێک کە ئەمە یعنی بۆ یەکەمی جارە حکوومەتی هەرێم بەشداری لە داڕشتنی پرۆژەی یاسای بودجەی عێراق دەکات 2023. بەڵام بەداخەوە ینی ئەم هەوڵانە بۆ ئامانجی تێکدانی ئەم کەشە ئەرێنیەی کە لێنەوەن هەردوو لا دروست بووە. بەڵام ئێمە وەکو حکوومەت پێشتریش وە لە سەرەتای ئەو کابینەیە کە هەوڵمانداوە ینی داهاتی حکوومەت فرەچەشم بکەین، تەنها پشت بە نەوت نەبەستین و خەڵکی هەرێمی کوردستانیش هەموو شاهدی ئەوە دەدەن کە حکوومەتی هەرێم کابینەی نۆیەم توانیویەتی بەبێ ئەو 200 ملیارە کە بەغدا دەینات بتوانێت موچە دابش بکە و خزمەت گوزاریش پێشکەش بکە و ئاوادانی هەرێمی کوردستانیش نەوەستێ و بەردەوام بێ. ئەوە بەڕێستان ئاگادارن کە ئەمە 14 مانگە تەنها حکوومەتی عێراقی 2 جار 200 ملیار دیناری ناردووە، بەڵام ئێمە توانیومانە هەموو مانگ موچە دابش بکەین و خزمەت گوزاریش پێشکەش بکەین. بۆیە ئەمەش دەرئەنجامی ئەو سیاسەتەی کە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێی ڕەو کردووە. مەوزوعەکە ینی خەڵک بزانێ کە هەنگاوی زۆر باشنراوە، مەسلەی چاکسازی، مەسلەی ڕێخستنەوە و تەنزیمکردنی داهاتەکانە و تەرشیدکردنی خەرجیەکانە. بۆیە ئەم بابەتانە ڕۆڵی هەبوو لەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەم جۆرە سیاسەتەی پێی ڕەو کردووە کە ئەزانێ ینی بەردەوام حکوومەت ناڵم حکوومەتی عێراق بەردەوام ینی بەداخەوە ئەو بیرکردنەوەی کە هەندێک لە سیاسەت مەدارەکانی عێراق لەمەڕ هەرێمی کوردستانە هەیە ئانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان وەکو بەسڕا و سەماوە و دیوانیە بێ کە بەداخەوە ئەم جۆرە بیرکردنەوەی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سازش لەسەر مافە دەستوریەکان ناکەین و دەستوریش حاکمە لە بینی هەردوو تەڕەف. زۆر باشە کاک دکتۆر جوتیار با لە دەستور گەڕین. ئەوە هەر ئێمەین باسی دەستور دەکەین، دەسەڵاتدارانی عێراق حسابی تورێکی قوڕاوی بۆ دەستور ناکەن. با لەوە گەڕێنەوە سەری مانگ نزیک بۆتەوە. دەتوانی لێرەوە ئێستا بڵێ بۆ ئەم مانگە ئێوە ئامادەن موچە خۆرانی کوردستان بدەن؟ طبعا ئێمە پێشتر بەردەوام بووینە لە دابشکردنی موچە، بەردەوامیش دەبین لە دابشکردنی موچە بەپێی ئەو توانە دارایی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و
پشتیوان بەخوا و خەڵکی خۆمان ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەو سیاسەتە و بێگومان بۆ مانگی داهاتوش ئێمە دەست بە دابەشکردنی موچە دەکەین. زۆر باشە کاک دکتۆر، تا چەند ئەم بڕیارەی دادگای بەناو فیدراڵی کە دەری کردووە کێشە بۆ یاسای بودجەی عێراق دروست دەکا کەوا بڕیارە بچێتە بەرلەمان؟ طبعا بڕیاری محکەمە ئەو کەشە ئەرینیەی کە لە نێوان هەردوو حکوومەت ینی هەوڵێک بوو بۆ تێکدانی بەداخەوە بێگومان ڕێککەوتنی ئائتلافی ئیدارەی دەوڵە کە هەموو هێزولانە سیاسی براوەکان لەو ئائتلافە بەشدارن ئەندامن ئیتفاقێک هەیە، ئیتفاقێکی سیاسی هەیە ئەو ئیتفاقا بەشێکە لە کارنامەی بەڕێز سوودانی و لە پەرلەمانی عێراق دەنجی لەسەردرا هەموو بێ بابند و ملزەم بن بەو ئیتفاقا. یەک لەو بابەتانە کە بابەتی هەرە گرینگە مەسلەی تەشریعکردنی چەند یاسایەک، طبعاً چەند یاسایەک ئەبێت بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تەشریع بکرێ، بەڵام سێ یاسای سەرەکی هەیە ئێمە ینی ڕۆڵێکی بەرچاو ئەبێ بجێڕی لەو بابەتەیە. یەکەمیان مەشروعی قانونی موازنەیە. قانونی موازنە ئێمە گەشتونە چەند خاڵێک کە بڵێ کاک جوتیار بەڵە بەڕێزان دیارە کێشەیەکی بچووک هەیە دەنجی کاک جوتیار بە تەواوی ناگاتێ ئێمە هەر کاتی ئەو کێشەیە چارەسەر بوو دەگەڕێنەوە سەر گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر جوتیار عادیل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە دیارە ئەو کێشەیە کە هەبوو لە گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر جوتیار عادیل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر کراوە. جارێککە دەگەڕێنەوە لای میوانەکەمان کاک دکتۆر داوای لێبوردنیش دەکەین بۆ ئەو کێشە تەکنیکیە جارێککە سڵاوتان لێبێت. بێمە سەر ئەو پرسیارە ئەگەر لە ئێستاوە دادگای فیدرالی بەم عەقلیەتە بەم شێوە شۆڤێنیە دەسەڵاتدارانی عێراق بەم شێوەیە وەکو داگیرکارێک سەیری کوردستان دەکەن وەکو مستعمەرەیە کوردستان دەبینن، پێ دوایە دوجار یاسای نەوت و غازیش کە ئەگەر بە زۆری نەبێ تێدەپەڕێت بە شێوەیەک دای ناڕێژن کە هەرچی خێروبێری کوردستان هەیە نەک هەر نەوتەکەی بەڵکو لە کنگر و سیچک و چوالەشەوە دەستی بەسەرداگرن و بیبن. هەر بڕیارێک لە چوارچەوەیەدا سەبارەت بەو یاسا گرنگانەی کە پەیوەستە بە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و بەرژەوەندی عێراق بە شێوەیەکی گشتی دەرئەنجامی خراپ دەبێت. ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەمی جۆرە یاسایانە ئەگەر بێت و بە تەوافق نەبێ دیسان دەگەڕێنەوە بۆ خاڵی سفر و هیچ کارێک بەڕێوە ناچێ و هیچ چارەسەرێک ینی دادمان نادا. بۆیە ئەبێ ئەم یاسایانە بە تایبەت یاسای نەوت و گاز و یاسای موازنەوە و یاسای محکەمەی ئیتیحادی ئەبێ بە تەوافق بێ، ئەبێ بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان بێەوە مێژوو ئەوەی سەلماندووە کە ئەگەر بێت و ئەم پەیوەندیانە و یان مەسلەی و دۆزی خەڵکی هەرێمی کوردستان بە تەوافق و بەڕەئی حکوومەتی هەرێم و خەڵکی هەرێم چارەسەر نەکرێت دەرئەنجامەکەی خراپە و چارەسەرەکەشی ینی کورد بەودا دەبێ. بۆیە ئەبێ سیاست مەدارەکانی خەڵکی عێراق زۆر زۆر باش تاریخەکان لە بەرچاو بێ و هەروەها بەرژەوەندی عێراق لە بەرچاو بگرن، چونکە بە بەردەوامی ئەگەر بێت و ئەو پەیوەندیانە لەگەڵ حکوومەتی هەرێم باش نەبێت تەئسیر لەسەر سەقامگیری عێراق بە شێوەیەکی گشتی دەکات. بۆیە ئەمڕۆ تەنانەت لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان لەسەر ئاستی هێزولانە سیاسیەکان لە عێراقش بەرپرسیارەتێکی گەورەیان لەسەر شانە کەوا چاودێری ئەم پرۆسە بکەن و بتوانن هاوکاری هەردوو لا بکەن بگەنە دەرئەنجامێک بگەنە قۆناغێک کە ئەم گرفتانە بێنە چارەسەرکردن و تاکە ڕێگا بۆ حکوومەتی هەرێم ئەوەیە کە ئەبێ ئەم سیاسایانە بێکەوە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەون لەگەڵ هێزولانە سیاسیەکان ڕێکەون بۆ ئەوەی ئیتر ئەم کێشە و گرفتانە چارەسەر بکەن. زۆر باشە کاک دکتۆر جوتیار، من پێم خۆشە زۆر بە ڕاشکاوانە لەسەر ئەوە قسە بکەین کە هیچ وەختێ دەسەڵاتدارانی عێراق پابەندی بەڵێنی خۆیان نەبوون لە سەردەمی پاشایەتی لە عێراق، لە سەردەمی عەبدولکەریم قاسم کە دەیگوت ئەم وڵاتە هی کورد و عەرەبە، لە سەردەمی سەدام حوسێن بە هەمان شێوە ئەو پابەندی بڕیارەکانی خۆیان نەبوون. دوجار لە پێکهێنانی حکوومەتەکەی سوودانیشدا پابەندی
بەڵێنەکانی خۆیان نەبوون بەڕای ئێوە کاتی ئەوە نەهاتووە ئیتر بە یەکجاری کورد لە حکوومەت و لە پەرلەمانەکەیان بکشێتەوە و بڕیاری یەک جارێکی خۆی بدات. کاک دکتۆر یارە دووبارە کێشەیە شەرعیەکانی هەرێمی کوردستانە بۆیە ئێمە ئەو جۆرە بڕیارەیان ئەم جۆرە هەڵوێستە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستانە ئەوان بڕیار دەدەن بەڵام حقەتێک هەیە خەڵکی هەرێمی کوردستان شازانەیە کە دەستور بە نسبەت حکوومەتی هەرێم بە نسبەت خەڵکی هەرێمی کوردستان دەستکەوتێکی گەورەیە ڕاستە یعنی احتیمالە سیاست مەدارەکانی عێراق بە جۆرێکی تر سەیری دەستورەکان یان پابەندی مادە دەستوریەکان نابن بەڵام ئێمە وەک حکوومەتی هەرێم بڕوامان وایە کەوا تاکە ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە پشتبەستنە بە دەستور و ئەبێ دام و دەستگای عێراق کە بەداخەوە زۆربەی هەرە زۆریان لەسەر یاسایەکی مرکزی لە سەردەمی ڕژێمی بەعەس تەشریع کراون کار دەکەن پێویستە ئەم یاسانە چارەسەر بکەن بۆ نمونە یاسای محکەمەی ئیتیحادی بەداخەوە بە بڕیارێکی پۆل برێمەر دامەزراوە یاسای نەوت کە لە عێراق ئێستاش کاری پێدەکەن لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێن تەشریع کراوە ئێستا کاری پێدەکەن بۆیە ئەبێ بیرکردنەوەیکی جددی لەم مەسلەیە بکرێ و ئەو ڕوانگەیە کە بەغدایەتی سەبارەت بە جۆری پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراق بەبێ بگۆڕدرێ یعنی ئەوان بیرکردنەوەیەکی مرکزیان هەیە سەبارەت بە ڕوانگەیان بۆ هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکان لەگەڵ هەرێمی کوردستان ئەم ڕوانگەیە یعنی هیچ نەتیجەی نابێ بۆیە ئێمە لە سونگە و لە چوارچێوە بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێمی کوردستان پێمان وایە ئێمە دەستبەرداری نابێت دەستبەرداری مافە دستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بین و پێویستە کار لەسەر ئەم یاسایانە بکەین و پشت بە دەستور ببەستین چونکە ئەمڕۆ دەستور چەترێکە بۆ هەموو یاساکانی تر و چەترێکە بۆ هەموو ڕێکەوتنە سیاسیەکان و بۆ هەموو خەڵکی عێراق بۆیە پێویستە ئێمە ینی مکوڕ بین لەسەر چارەسەری دەستوری لەسەر چارەسەرکردنی قانونەکان و ئەو هەست و جددیەتی تا ڕادەیەک لەلایەن شاندی حکوومەتی عێراقمان بینی و گەشتنە چەند ئیتیفاقێک بۆیە ئەبێ ئێمە بەردەوام بین لەسەر گفتوگۆیەکان بەردەوام بین بۆ دۆزینەوەی چارەسەرێک بتوانین لە ئایندەدا ئەو هەندێک لەو گیر و گرفتانە لەگەڵ بەغدا چارەسەر بکەین. کاک دکتۆر کاتیشم زۆر کەم ماوە دو پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام بدەیتەوە من سوپاست دەکەم ئەوە هەر کوردە باسی دەستور دەکا عێراق ئەوەی بەلایەوە گرنگ نەبێ دەستورە بۆ خۆ دەزانی 6-7 مادەی دەستوری پێشێل کراوە کەرکوب داگیر کراوە هێزی چەکدار لە دەرەوەی سوپا دروست کراوە وەکو حەشدی شعبی تعریب بەردەوامە مادەی 140 هەرکەس باسی ناکە باشە بەم شێوەیە دەسەڵاتدارانی عێراق بڕوایان بە دەستور نییە کەواتە کورد چی بکات؟ ئێستا لەم کابینەیە دووسێ هەنگاوی زۆر گرنگیان ناوە و بە تایبەت لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت و مکوڕبوونی بەڕێزیان لەسەر چارەسەرکردنی ئەم کێشانە لەسەر ئەساسی دەستور بۆ نمونە ئێستا بڕیاری دروستکردنەوەی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 دروست کراوەتەوە و هەوڵی ئەوە دەدەین بودجەشی بۆ دابین بکرێ و هەروەها ئێمە ئێستا بۆ یەکەمین جارە لەگەڵ حکوومەتی عێراق قانونی موازنەی 2020 و دای دەڕێژین بێکەوە بۆ ئەوی تەشریع بکرێ ئەبێ هەوڵە سیاسیەکان و هەوڵە دەستوری و قانونیەکان بەردەوام بن ئێمە لەو بڕوایەدا ینی تاکە دەستکەوت بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە عێراقی دوای 2023 مەسەلەی دەستورە و ئەمڕۆ کۆمەلگای نێودەوڵەتی و دۆستەکانی ئێمەش زیاتر پشت بە چارەسەری دەستوری ئەگرن بێگومان گرفت هەیە و بێگومان هەندێک کەس هەیە بڕوایان بە مەسلەی دەستور و چارەسەرکردنی دەستوریە بەڵام ئێمە وەکو حکوومەت و خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ مکوڕ بین لەسەر چارەسەری دەستوری و قانونی کە ئەمە تاکە چارەسەرە بۆ دۆزینەوەی و بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەیە کە لە نێوان ئێمە و بەغدا هەیە بۆیە ئەبێ بەمە بەردەوام بین لەم ڕوانگەیەوە بە ئومێدی چارەسەرکردنی کێشەکان هەمیشە لە عێراق بە ئازادی کوردستانیان گوتووە خەونە چۆلەکە
زۆر بەڕێز دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرە و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان.